شاری سلێمانی شاری ڕۆشنبیری هەمیشە پێشەنگە لە سازکردنی چالاکیە کللتوری و فەرهەنگیەکان لە ئێستادا فستیڤاڵی هاوینە لە شاری سلێمانی دەستی پێکردووە کە بۆ ماوەی 5 هەفتە هەموو ڕۆژانێکی سێشەممان چەندین چالاکی لە شاری سلێمانی دەست پێ دەکات. بەردەرکی سەرایە لە شاری سلێمانی کە ئامێزی بۆ فستیڤاڵی هاوینە کردوتەوە و بڕیارە هەموو ڕۆژانێکی سێشەممە بۆ ماوەی 5 هەفتە بەردەوام بێت. فستیڤاڵی هاوینەی سلێمانی سەرەتای دەستپێک و بنیادنانی کۆمەڵێک چالاکی جیاوازی سەرشەقامە کە تیایدا کۆمەڵێک گەنج هەساون بە پێشکەشکردنی کۆمەڵێک چالاکی هوەری و ڕۆشنبیر و کللتوری جیاواز سەرای سلێمانی منبعی داهێنانە و ناوجەرگی شاری سلێمانیە. لێرەدا هەڵبژاردننی ئەم شوێنە گرنگێکی زۆر تایبەتی هەیە بەوەش کە وەکو سنتەری ئاڕاستەکردنی شارستانیەت و ڕۆشنبیری ناو شاری سلێمانی و سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە پڕاوپڕ و لێوان لێەوە لە نووسەر لە کەسی ڕۆشنبیر و ئەدیبان و شاعیران و کەسانی پەیوەندیدار بە هوەر و بەم جۆرە فستیڤاڵانەوە هەر بەرکەوتنی خەڵکی سلێمانیش بەم جۆرە فستیڤاڵانە ئیسیجابە و هینیان زۆر باشە. بۆیە ئەم فستیڤاڵە لەم کاتەیە گرنگێکی زۆر باشی ئەبێ ئەکرێ ببێتە بناغەیەک بۆ سازدانی فستیڤاڵی جیاواز لە داهاتوودا بنمونە فستیڤاڵی پاییزە فستیڤاڵی زستانە کە ئێمە وەرزی زۆر جوانمانەیە لەم شارە قەشەنگەیە ئەتوانین لە شوێنی جیاواز هەستین بە سازدانی فستیڤاڵی تر. چەند ستەیجێک ئامادە کراوە کە نزیکەی نۆتادا گروپی مۆزیکی گروپی مۆسیقا هەڵەسن بە پێشکەشکردنی میلۆدی جیاواز کە کۆمەڵێک گەنجی بەتوانا و کارامەن میلۆدی ناوخۆی و بیانی پێشکەش دەکەن. لەگەڵیشیا کۆمەڵێک هەلیکار ڕەخسێنراوە کە نزیکەی 50 هەلیکار دەبێت. لە فستیڤاڵی هاوینەدا کە بە سەرپەرشتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێکراوە 10 گروپی هوەری بە درێژایی فستیڤاڵەکە ڕاستەوخۆ بەرهەمە هوەریەکانیان لە گۆرانی موزیکی کوردی و بیانی پێشکەش بە ئامادەبووان دەکەن. ئەمە جگە لە چەندین چالاکی دیکە. ئەوەی کە خەڵک بابن ڕۆژانە گوێ لە میوزیکە بێ بەڵام لە رادیۆ ڕەنگە لە تەلەڤیزیۆنیان لە مۆبایلەکەی بەڵام شتێکی وا زۆر خۆشەتەوە بە ڕاستەوخۆیی گوێت لە موزیسیان گوێ لە گۆرانی بێ لە کەششی وایە لە جێوێکی لەم شێوەیە. بەرهەمەکان مۆسیقایتیایە بڵین گۆرانی ئینگلیزیتیە گۆرانی کوردیتیە عەرەبیتیە هەموو جۆرە زمانیشتە بڵێ لە خۆمان تەسەوڕمان ناکرد بەو جۆرەوە بەڵام ینی پێشوازێکی زۆر جوانە قەرباڵێکی زۆر جوانە ینی هەستەکەی ئەمە لە سیمای شاری سلێمانیەجێ ینی لە ئێوارانی شاری سلێمانیەجێ. ڕاستی سەرەتا زۆر دڵخۆشم کە بتوانم ینی ئەم جارە بە بەشێک لەم فستیڤاڵە لەبەرەوەی ئەم ساڵێکی جیاوازە بۆ بەردەرگی سەرا بۆ نمونە هەموو سێشەمانێک بەردەرگی سەرا بەرگێکی نوێ کاتە بەرخۆی و بەر هوەرەکەوێ بەر موزیکەکەوێ کە ئەمە جیاوازێکی زۆرە بینە لە چاو ڕۆژەکانی ترا کە بەرداوام خەڵک لێرە هاتوچۆ کات و بازاریەکەن. من وەکو گۆرانی بەشدارم کۆمەڵێک گۆرانی کوردی مادانەوە کە هەم بۆ ئەم خەڵکی ئێرە ببێت کە بتوانین جێوێکی وا دروستکەین هەم ئەوان چێژی لەبین و هەم ئێمە شتێکی جوان پێشکەشکەین. ڕاستی ئەگەر بەتەمای فستیڤاڵێکی وا بین پێویستە کات هەنە ئایدیا و شتی جیاواز قبولکەین بۆ نمونەین لێرە یەکێکە گۆرانی ئەڵێت کۆمەڵێک شێوازی گۆرانی کۆمەڵێک زمانی گۆرانی بەرەو خەڵکا کە وێشتی جیاوازە بینین لێرە. بە پێی وتەی نوێنەری شارەوانی سلێمانی
بیرۆکەی ئەوە لە ئارادایە کە ئەم فێستیڤاڵە بکرێت بە وەرزانە و لە هەموو وەرزەکانی ساڵدا بەردەوام چالاکی هونەری و موزیک لە پایتەختی ڕۆشنبیری دەنگ بداتەوە.